قەیرانی دارایی و جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوتی موچە بەشێکی زۆری موچەخۆران یاریێمی کوردستانی ناچار کردووە پەنا بۆ وەرگرتنی مۆڵەتی بێ موچە بدەن. وەزیری تەندروستی حکوومەت یاریێمی کوردستانیش دەڵێت لە ڕێگەی بەرنامەیەکەوە لە هەوڵیەوە داین دامەزراندن بۆ ئەو دەرچوانە بکەینەوە کە بۆ سێکتەری تەندروستی گرنگن بە تایبەت بۆ نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان. بەهۆی بارودۆخەکەەوە مۆڵەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی زۆر بووە، بەڵام نەبووتە هەوەی ئەوەی کە ئێمە لە زۆر شوێنی حەیوی پەکمان بکەوێت. ئێمە بەهۆی ئەوەی کە بەرنامێکی تۆکمە دانراوە لە نێیان بەڕێبەرە تەندروستیەکانەوە توانراوە بە شێوەیەکی باش خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکرێ بە تایبەتی لە بەشە فریاکەوتنەکان و شوێنە زەڕورەکان و ئێمە ئێستا پلانێکمان داوەتە ئەنجومەنی وەزیران کە پزیشکانی گشتی و هەروەها پزیشکانی گشتی ئەمساڵ لەگەڵ پزیشکانی ددان و پەرستارانی زانکۆ و دەرمانسازان هیپار دابمەزرێن و ئەوانیش لە ئێمە لە کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزیران باسمان کرد و پێیان باش بۆ هەردوو بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە لە کۆبوونەوەیکی بچووکترا باس کرێمون پێم وایە ئینشاءالله بە دامەزراندنی ئەوانە ئەتوانین ئەو کەم و کوڕیانەی کە هەمانە لە بواری پزیشکیدا پڕیکەینەوە. سێکتەری پەروەردە کە مامۆستایان بەشێکی زۆری پێک دێنن بەردەوامن لەسەر بایکۆت و ناڕەزاییەکانیان. باجوێرە زانیاریەکانیش سەرباری وەرگرتنی مۆڵەتی ئاسایی ساڵانە ژمارەیەکی زیاتری مامۆستایان و فەرمانبەرانی و وەزارەتە مۆڵەت وەردەگرن و لە دەوامدا دەبڕێن. بێگومان ینی ژمارەی مامۆستایان زۆرە، ینی خۆی لە دەوروبەری 126,000 مامۆستا هەیە بە مامۆستایانی بڵین بەڕسمی دامەزرا و مامۆستایانی گرێبەستیش. دیارە ئەو ژمارە زۆرە خۆی بێگومان ینی ژمارەی بەڕێژەی ینی بەڕێژەی و ژمارە زۆرەی مۆڵەتی شێوە مۆڵەتەکانی زۆرە و جۆرن. مۆڵەتی دایکاتی هەیە و بێگومانەوە ژمارەکەی زۆرە ساڵانە و بێگومان مۆڵەتی نەخۆشیش هەیە، مۆڵەتی درێژخایەنیش هەیە و مۆڵەتی خوێندن هەیە، مۆڵەتی بێموچەش هەیە. ئەم ساڵ مۆڵەتی بێموچە لە سەرەتا وا بڕیار بوو کە تا مانگی دا بەردەوام بێتن بە حکمیەوە کە مامۆستایان داوایان دەکرد، بەڵام دوجار لەبەر ئەوەی کە ژمارەیەک داوایان کرد کە ئەمە خۆی لە خۆیدا لەبەرەوەی دامەزراندن نییە و لەبەرەوەی کێشەی محازریش ئەو سار هەیە لەبەرەوەی پارەی محازەرە کەم بۆتەوە لەبەرەوە هەوڵیاندا سنوورێک بۆ ئەو مۆڵەتە بێموچانە دابدرن. سیستەمی پاشەکەوتی موچە و دواکەوتنی موچەی فەرمانبەران گەورەترین زیانی بەهەریەک لا کەرتی تەندروستی و پەروەردەداوە، چونکە لە سێکتەری پەروەردە بۆ مانجێک دەچێت دەوام لە بەشێکی یاریێمی کوردستان بایکۆت کراوە و نزیکەی 2300 مامۆستاش مۆڵەتیان وەرگرتووە. لاکەرتی تەندروستیش بەهۆی زۆری بڕی پاشەکەوتەکانیانەوە تا ئێستا 1162 پزیشک و فەرمانبەریە وەزارەتە مۆڵەتی بێموچەیان وەرگرتووە. قارەمانزەوەر، کورسات نیوز، هەولێر.